لا تۆری دومی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە فریاگوزارە سەرەتاییەکان دەکەین لە حاڵەتەکانی گەستنی سەگدا باوزین لێرەدا پێویستە تاکەکە چی بۆ بکرێت لە هەمان کاتدا دەوروبەری چی بۆ ئەو تاکە بکات لەگەڵەوەدا زۆر باس لەوە دەکرێت پێویستە بە ئاو سابوون ئەو شوێنەی کە تووشی گەستنی سەگ بۆ پاک بکرێتەوە ئەمانە دروستن دەکرێت هەندێک لەو بابەتە پاککەرانە بەکار بێت من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆر کاوە دزەی کە بشێک ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانە کە پزیشکی ڤێرتەنەریە گفتوگۆی ئەم بابەت دەکەین وردەکاری زیاتر سەبارە بەم بابەتە و ئێمە دەگوازێتەوە بانی باش دکتۆر سپاس بۆی کە لەگەڵ ئێمەدا بەشداریت ئەمێ لە سەرتایە باز لەو فریاگوزارە سەرەتاییانە بکەم کە تاکێک تووشی گەستن دەبێت لەلایەن ساگەوە پێویستە چی بۆ بکرێت بەیانی باش بەیانی بینەرانیش باش بۆ فریاگوزاری سەرەتاییەکان لە کاتی گازگرتنی هەر سەجێک پێویستە بە مامەڵەکی هێمنانە لەگەڵ نەخۆشەکە بکرێت و شوێنی برینەکە لە نەبوونی هیچ پاکەرەوەیەک پێویستە بە ئاو سابوون جوان بشورێتن و ئەگەر خوێنبەربوون هەبوو خوێنبەربوونەکەی بە باندێجێک بە پرێشەرێکی کەم بتوانین ڕابگرین و تا دەیگوازینەوە بۆ شوێنی نەخۆشخانە و یان پزیشکی پسپۆر لەو بوارە. بەڵێ ئەی دکتۆر لە نەخۆشخانە پێویستە چی بۆ بکرێت لەو کاتەیە؟ نەخۆشخانە لایەنی تەندروستی خۆی بڕیار دەداتن پزیشکی پسپۆری تایبەت لەو بوارە ئەگەر بێت و برینەکە خوێنبەربوونی بەردەوام بوو پێویستە لەو شوێنە پاش پاکردنەوەی بەکارهێنانی مادە پاکەرەوەکان ئەبێ برین پێچی بۆ بکرێتن و نەشتەرگەری بۆ بکرێت جاروایە. بەڵێ دکتۆر تۆ لە سەرتای قسەکان تا ئەماژە بۆ کرد بەکارهێنانی بە ئاو سابوون دەکرێت بۆ منە ئەو تاقی کە بەهۆی گەستنەکەەوە تووشی خوێنبەربوون بووە بە هەمان ڕێگەی بۆ بەکار بێت وەگلۆی تەنها ئازارێکی پێگەیشت بێت؟ ئەگەر برینەکە زۆر قوڵ بوو پێویستە ئاوی زیاتری بەکاربێتن بۆ ئەوی ژمارەی ڤایرۆسی داخل بوو بۆ ناو لەشی ئەو مرۆڤە کەم بکرێتەوە. بەڵێ ئەی دکتۆر سەبارەت بە دەرزی گەزاز ئەم دەرزیە چییە چۆن بەکاردێت لە هەمان کاتە بۆ هەموو کەسێک دەگونجێ؟ مەبەستە دەرزی ڤاکسینەکەیە؟ بەڵێ ئەو ڤاکسینە بۆ هەموو کەسێک بە تایبەتی ئەوانەی کە زۆر کار لە بوار لەگەڵ سەگ و شتیوا دەکەن لەوانە پزیشکی ڤێترنەری ئەوە یان ئەوانەی کە لە تاقیگەکانی ئەو بوارە دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە پێویستە زۆر زەرورە ئەوانە ڤاکسین لێ بدەن و منداڵیش بە زۆری لە تەمەنی 5 ساڵ هەتا 15 ساڵ ئەوانە ئەبێ گرنگی زیاتریان پێ بدرێتن بۆ ئەوەی یاری لەگەڵ سەگ و شتیوالە دەکەن. ئەی دکتۆر ئەوانەی سەگ کە ئەیانگەزێ لەو کاتەدایە چی بکەن بۆی بەکاردێ؟ نانا ئەمە ئەگەر بێت و ئەو سەگە هاربوونی هەبوو بێ و دڵنیا بووین لە تاقیگە کە ئەو ڤایرۆسە چۆتە جسمی کاریگەری ئەو تۆی نابێ دەرزی بەکاربێنی بەس پێویستە جۆرێشکە ئیمونۆگلۆبیولین هەیە کە دژە بەرگری ئەو نەخۆشیەیە پێی بدرێتن. بەڵێ گەربێت و ئەهمال بکرێت ئەو کەسە بۆ منە تووشی گەستن بوو بگومان لایەن سەگەوە ئەهمال بکرێت لێرەدا دەکرێت گرفتەکەی ئەو کەسە قوڵتر بێتەوە؟ بە دڵنیایی ئەگەر بێت و ئیهمال کرا ئەو ڤایرۆسە دەچێت لە ڕێی نێرڤەکانەوە دەمارەکانی دەگوازرێتەوە بۆ شوێنە هەستیارەکانی وەکو پشتەپەتک و دەماخ و مێشکی ئەو وەختە مەترسی کاریگەری دەبی لەسەر ژیانی. بەڵێ دکتۆر لەم ماوەیەدا وەکو دەیبینین لە شوێنی نیشتەجێبوون هەروەها لە ناوەندە ئەکادمیەکان لە شەقامەکان لە گەڕەکەکاندا لە شوێنە گشتیەکان ئەبینین سەگەکان ڕێژیان زۆر زیادی کردووە گەر بەراوردیکەین بە ساڵانی ڕابردوو دەکرێت بڵین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی لە ئێسادا بەم ڕێژەیە زۆر بەربڵاوە؟ ئێمە بەر لە 6 مانگ زەنجی ئاگادارکردنەوەمان بۆ حکوومەتدا هەر لە ڕێی بەرنمەکەی NRTەوە کە بێگومان زاوزەی ساڵانەیان دەبێتن بۆیە ئەو ڕێژە زۆرتر دەبێتن ساڵانە 2 جار بێچووی دەبێتن
هەر جارێکیش 5-6 دانە بێچووی دەبێتن بۆیە بێگومان ئەو ڕێژەیە زیاتر زیاد دەکات. بەڵێ ئەی سەبارەت بۆی هیچ ڕێگایەکی زانستی هەیە پزیشکان بتوان بیگرنە بەر یاخود هەنگاوی بۆ بنێن هەنگاوی سەرەتاییش بێت بۆی ئەو ڕێژە زیاد نەبێت دەکرێت پێشبینیەکان چۆن لە جاهاتدا ڕێژەکەی لە ئێستادا زیاترە بێت؟ بۆ چارەسەرکردنی ئەو دیاردە ناشارستانیە پێویستە شێلتەر بکرێتەوە. ئەو شوێنە بۆ سەگا بێلانەکان لەوێشەوە ڕێگای زانستی هەیە بڵێ دەکرێت نەشتەرگەریان بۆ بکرێ ئەوانەی نێرەکان بە کوردی پێڵێن خەساندن کاستەرێشن و ئەوانەی مەیەکان لابردنی هێلکەدان و جۆگەی هێلکە ئۆڤەرکتیومیان بۆ بکرێ لە ڕێی ئەوە سنوورێک دادەندرێ بۆ ڕێژەی زۆربوونیان. بەڵێ دەکرێت بڵێن ئەوەی کە لە ئێستادا جێگەی پرسیارە کە لە ئێستادا زۆر بووە بۆچی لە ساڵانی ڕابردوو بەم جۆرە زۆر نەبوو ینی ڕێگای گیراوەتە بەر لە ساڵانی ڕابردوو کە ڕێژەکەی زیادی نەکردووە ئادەرمانی دراوەتێ یان بۆچی لە ئێستادا بەم ڕێژەیە زۆر بووە؟ پێشتر کۆنتترۆلکردنی هەبوو لە ڕێگەی دام و دەستگا پەیوەندیدارەکان بەس ئێستا دام و دەستگا پەیوەندیدارەکان خۆیان پشتگیان خستووە هیچ ڕێکارێکی پەلایان نەگرتوتە بەر لە بواری وەکو باسم کرد ئەو 6 مانگەی کە ئێمە بەرنامەشکەمان پێشکەش کرد هیچ نەکراوە تاکو ئێستا. باشە دکتۆر ئەم کۆنتترۆلکردنە چۆن بووە بۆی هەر نەبێت لێرە ڕێنمایی بگەندرێت یاخود ئەوانەی تایبەت کار دەکەن لەم بوارەدا بتوانن هەنگاوێکی سەرەتایی بندرێت ینی وردەکاری ئەم بابەتە چۆنە؟ ئێستا لەو ڕۆژانە وەزارەتی تەندروستی عێراق بڵاوکراوەیەکی بڵاو کردەوە و لەسەر هەموو پارێزگاکان بەڕای من ئێرەش دەگرێتەوە چونکە ئێمەش بەشێکین لە عێراق ئەو بەڕاشکاوی باسی ئەوەی کردگوتی ئەبێ لە ناو ببرێن لە ناوبردننیشیانیا ئەوتە بە کوشتن دەبێ یا بە ژەهر خواردن دەکرێتن. بەڵام لێرە لە کوردستان بەداخەوە ئەو ڕێکخراوانەی ئاژەڵ دۆستن ئەوەندە گرنگی بە کوشتنی مرۆڤ نادەن ئەوەندە گرنگی بە کوشتنی ئاژەڵ دەدەن. باش ئەگەرە تۆ پێویستەکە و ئاژەڵ دۆستی هەنگاوێکی بەپەلە بنێ ئەگەر حکوومەتیش هەنگاوی نێناوە تۆرە هەنگاوێکی بەپەلە بنێ بۆ چارەسەرکردنی ئەو دیاردە ناشارستانیە. بەڵێ دەکرێت بڵین لە ئێستادا ئەو هەنگاو بەپەلە تەنها لە ڕێگەی ژەر خواردکردنیان دەبێت لە ڕێکی بێ؟ ژەر خواردکردنی ئەم ساگانە ئەمە ڕێگا پەلەکەیە؟ نا دەتوانرێت بە پەلە چی بکرێ با هیچ نەبێ ئەوانە بانگەوازێک بکەن لە ڕێی ڕێکخراوی ئەو کە پارە دەبەخشنەوە بتوانێت شتێک کۆ بکاتەوە لەگەڵ ڕێگەی نەشتەرگەری لەگەر چرایان کلینیکێک ئەوانەی پرایڤێتن کولفەی ئەو نەشتەرگەریانەی کە باسمان کرد لە نێوان $50 بۆ $100 ئەمە بتوانین هیچ نەبی وەکو هەنگاوی یەکەم 1000 سەگ بگرین لەو ئەوانەی کە لە سەرجادەکانن ئەو ئەمەلیاتانیان بۆ بکرێتن بۆ ئەوەی سنوورێک دابدرێ بۆ زۆربوونیان. بەڵێ ئەی دکتۆر سەبارەت بە هاری ساک ئەمە چۆنە لە چ کاتێکدا بۆ مرۆڤ دەگوازرێتەوە لە هەمان کاتە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە؟ بێگومان هاری سەگ یەکێکە لەو نەخۆشیە مەترسیانەی کە ساڵانە بە پێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانی 30,000 هەتا 70,000 کەس بەو نەخۆشیە دەمرن وە زیاتر لە 5 ملیۆن کەس لەلایەن سەگەوە گازی لێ دەگیرێ. ئەو نەخۆشیێش لە ڕێگەی ڤایرۆسێکەوە کە گازی لێ دەگرێتن دەگوازرێتەوە بۆ لەشی مرۆڤیا ئەوتە لە ڕێگەی هەندێک باڵندەی تر وەکو شەمشەمە کوێرە کە بە هۆکارێکی گرنگی گواستنەوەی ئەو نەخۆشیە دەبێ لە سەگ و بۆ مرۆڤ یانیش لە ڕێی پاشەڕۆیەکانیانەوە هەروەها لە ڕێی بریندارکردنی پێستی مرۆڤیشەوە دەگوازرێتەوە. باشە ئەی لە ڕێگەی بەرکەوتن بۆ نە بەرکەوتن لەگەڵ سەگێکدا هەبێت بێ ئەوەی کە گازە لێ بگرێت ڕاستە خۆ دەگوازرێتەوە بۆ مرۆڤەکە؟ ڕاستەخۆ لە ڕێی پێستەوە ناگوازرێتەوە ئەگەر بێت و برینداری نەکا گواستنەوەی نابێتن هەتا دەستکاریشی بکاتن بەس بە شێوازێکی
ئیندایرێکت یعنی ناڕاستە خۆ دەگوازرێتەوە بۆ نمونە دەست دەکاتە لیچی ئەم سەگە دوایی دەست بە دەم و لوتی خۆی دادەینێ مناڵ لە ڕێگەی هەناسەوە لە ڕێگەی لیکەکەیەوە دەگوازرێتەوە بۆ لەشی مرۆڤ. بەڵێ دکتۆر تۆ ئاماژە بۆ کرد ئەمە نەخۆشیێکی ڤایرۆسیە هیچ نەخۆشیێکی دیکە هەیە لە ساکدا بۆنی هەبێت ڕاستەوخۆ بێت یاخود بە ڕێگەی ناڕاستەخۆ بێت بۆ مرۆڤ بگوازرێتەوە؟ بەڵێ زۆر نەخۆشی هەیە بەدایان نەخۆشی هاوبەش هەیە لە نێوان سەگ و لەوانە نۆرۆ ڤایرۆس هەیە کە تووشی کۆ ئەندامی هەناسەی دەبێت پاستۆرێلایە سالمۆنێلایە تووشی کۆ ئەندامی هەرس دەکاتن وەیەکێک لە مەترسیترین نەخۆشیش نەخۆشی مشەخۆرەکانە کە لە کرمێکە لە ڕیخۆڵەی سەگ دەگوازرێتەوە لە ڕێگەی ناوەندە خوانەخوێەوە و سەوزەی خواردنەوە بۆ لەشی مرۆڤ ئەویش مەترسیدارە نەخۆشیێکی. باشە ئەوانەی کە ئاژەڵی ماڵی بەخێو دەکەن ساگ بێت پشیلە بێت بەڵام ئێمە باباز لە ساگ بکەین پێویستە ئەمان چۆن پارێزگاری لە سەگەکەیان بکەن بۆیان خۆیان تووشی نەخۆشی نەبن یاخود سەگەکەیان تووشی هیچ نەخۆشیێکی ڤایرۆسی نەبێت بۆم نەگەر هاری سەگیش بێت. ئەوانەی لە ماڵەوە سەگ بەخێو دەکەن گرنگترین ئەو هەنگاوانەی پێویستە ئەبێ پێش هەموو شتێک ڤاکسینی ئەو هاربوونەی لێ بدرێتن. دووەم ناوە بە مادەی دەلتامترین و سایبەرمترین وانە هەیە کە ئەو مشەخۆرانەی لەسەر پێستی دەژیتن ئەبێ بکوژرێت چونکە کە لە ڕێی تووکەکەیەوە یا ئەوتە یاری منال لەگەر دەم و دەستی ئەو مشەخۆرانە دەگوازرێتەوە بۆ ناولەشی مرۆڤەکانەوە پێویستە ئەو ڕێکارانە بگیرێتە بەر. تەنها ئەو ڕێکارانە هیچ ڕێکارێکی دیکە هەیە دکتۆر بۆم بەشێک لە گرتە ڤیدیۆمان بینیوە یاخود بەرکەوتەمان هەبوو لەگەڵیان ئەوانەی کە سەگی ماڵی بەخێو دەکەن ئەبین لە خواردنی خاوەنەکەشی دەخوات. خواردنی خاوەنی بخوانەخوا ئەوە کێشەیەک نابێ بەڵام ئەبێ خۆی لە پاشەڕۆیەکەشی بە دوور بگرێتن چکە پاشەڕۆیەکەشی سەرچاوێکی گرنگە بۆ گواستنەوەی نەخۆشی بۆ مرۆڤ. ئەی سەبارەت بە لیکی ساک هیچ گرفتێک بۆ کەسەکە یاخود مرۆڤەکە دروست دەکات؟ سەبارەت بە چی؟ لیکی ساگ بۆ نمونە بەشێکیان دەبینین کە سەگەکەی زۆر بەرکەوتەی لەگەڵ خاوەنەکەیدا هەیە یاخود سەگی دەرەوەش بێت گەر بەرکەوتەی لەگەڵ لیکی ساگدا هەبێت. ڤاکسینەکانی ئەگەر ڤاکسینی نەخۆشی هاربوونی بۆ کرابێ لیکەکەی دەورێکی ئەو تۆی نابێ کاریگەریێکی ئەو تۆی نابێ بەس هەر پێویستە هەر دەستکاریەکەت کرد لەگەڵ ئاژەڵەکان بە تایبەتی سەگ دەستت بە سابوون و ئاو بشۆی دوای ئەوە. ئەی سەبارەت بە سەگی دەرەوە بۆ منە ئەوانەی کە لە دەرەوە لەسەر شەقامەکان و شوێنە گشتیەکان گەر بەرکەوتە لەگەڵ لیکی سەگەکەدا بێت تۆ نازانی ئەم سەگە ئایا دەرزی بۆ کراوە یاخۆن نا یاخود چ گرفتێکی هەیە. بێگومان ئەوانەی بڕڵان و بێلانەنە هیچیان دەرزیان بۆ نەکراوە ئەبێ زۆر ئاگاداربی. من دیاردەیەکی ئەوە بۆ باز بکەم کە ئەو سەگانە لەناو ئەو باخچە شتانەدا ئەژین لە دەرەوە لەسەر جادەکان بێگومان پاشەڕۆدایان دەبیتن ئەو پاشەڕۆیان دوای ماوەیەک ژینگە پارێزەکان دەچن جیاکە پاک دەکەنەوە بژاری دەکەن لە ڕێی نینۆک و دەستیانەوە لەوانەیە خواردنێک شتێک بخەنە دەمی خۆیانەوە دوای ئەوە دەستیان نەشوشت بێتن ئەوە ئەبێتە هۆی گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆیان. بەڵێ مەبەستمە دکتۆر بزانم ئەوانەی کە سەگ لە ماڵەوە بەخێو دەکەن چەند مانگجارێ پشکنینی بۆ ئەنجام بدەن؟ ئەوە بەرنامەی تایبەتی خۆی هەیە لە سەرەتای بچووکیانەوە دەکوترێ و دوای دوسێ هەفتە جارێک کە دوای ئەوە 6 مانگجارێک پاشان دەبێتە ساڵی جارێک بەرنامەی ڤاکسینیان بۆ دەکرێ و دەفتەری تایبەتیان بۆ دەکرێتەوە لە دەفتەرەکە تۆمار دەکرێت. بەڵێ تەنها لە ڕێگەی بۆم نەبەکارهێنانی دەرزی یاخود ڤاکسینەوەیە دەتواندرێت لەوە دڵنیابی کە هیچ گرفتێکی بۆ تۆ نابێ؟ نانە نەخێر ئەوەی بۆ کرم و مشەخۆرەکانی ترە ئەبێ حەب هەیە بەکار بێ ئەو حەبە بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی ئەو نەخۆشە چکە مەترسیەکی زۆر تێبینی دەکرێت لە کرمێک هەیە لە ڕیخۆڵەی سەگ دەژی پێی دەوترێ ئیکاینۆکۆ کەس گرانی و لۆسەس ئەوە
بەچکەکانی یان دەوری کرمۆڵەکانی کە لە شێوەی تورەکەچی ئاویە ئەچێتە ناولەشی مرۆڤەوە ئەوە یەکێک لە مەترسیدارترینە کە لە گورچیلە نیشتە جێ دەبی یا ئۆتە لە جگار یا ئەخیریش هەنگاوەکانی دەچێتە مێشتیەوە کۆتایی بە ژیانی ئەو مرۆڤە دەێنێتن. باڵێ ئەی پێشبینی دەکرێت بۆ نمونە گەر بەم جۆرە ڕێژە سەگە زۆرە لە شوێنە گشتەکان لە شەقامەکان و شوێنی نیشتە جێبووندا بوونیان هەیە پێشبینی دەکرێت لە داهاتوودا چۆن بێت بۆ منە لە 6 مانگی دیکەیە ڕێژەکەی چۆن بێت؟ وەڵە بەبێ هیچ دوو دڵیەک ئەو ڕێژەیە کە ئێستا هەیە دەبێتە دوو ئۆندا ئەگەر وا بڕاتن هیچ ڕێکارێک نەگیرێتە بەر هیچ ڕێکارێک شەتا ئێستا نەگیرایتە بەر بۆیە من لێرەوە لە ڕێگەی بەرنمەکەتانەوە داوا دەکەم لە کاکشوە شاسوار چۆن هەنگاو و دەستپێشکەری زۆری هەبووە مەسەلەن بۆ نمونە ئەو پردی دۆڵی سماقولی هەتا ئەو دەستی پێ نەکرد حکومت نەکەوتە خۆی بۆیە با ئەویش هەنگاوێکی بەپەلە بگرێتە بەر وەکو سەرەتایی لە هەر سێ پارێزگەکە چوار پارێزگەکەی هەرێم هەر لە شوێنێک تقریبان 100 سەگێک لەوانەی کە لەسەر شۆستن دەرزی بکرێن و نەشتەرگەریەکانیان بۆ بکرێ بۆ ئەوەی ڕێژەی زۆربوون زیاد نەکات. بەڵێ لە ماوەکانی ڕابردوودا چەندین بابەت یاخود چیرۆک بینیمان لە هەمان کاتدا باسی لێوە دەکرا بۆ نمونە کچێکی تەمەندە ساڵان بەهۆی پەلاماردن و هەروەها گەستنی سەگ و گیانی لەدەستدا ئەوی تا ئێستا کە باسی لێوە دەکرێت لەگەڵەوەدا کچێک لە زانکۆی سلێمانی کە سەگ پەلاماری دابوو چەندین شوێنی جەستەی ئەو کچی شێواندە بوو لێرەدا گەر بۆ منە ئەمە دووبارە بێتەوە یاخود لە نزیک دەوروبەری ئەو کەسە ئاو سابوونی لێ نەبێت نەتوانانی فریاگوزارێکی سەرەتایی بۆ بکەیت تا ئەگەێنی بە نەخۆشخانە تو چی بۆ ئەوکەی لەو کاتە بوون ئازارێکی زۆری هەیە تەنها جلوبەرگەکەی لابرێت لەو کەسە یاخود لەو خانمە تەنها ئەمە ڕێگە چارەیە بۆیە گرفتەکەی قوڵتر نەبێتەوە؟ ئێمە ئەڵین ئەو دیاردەی بڵاوبوونەوەی سەگ لە شەقامەکان بەس تەنها گازگرتنەکە نییە کێشەی تری لێ دەکەوێتەوە بۆ نمونە کە ڕاوە دوو ناوی خەڵکێک دەنێ ئەو خەڵکە هەر ڕائەکاتە سەر جادەکە لەوانەیە تووشی پێکدادانی ئۆتۆمبیل بێ یاوەتە ئۆتۆمبیلەکە مرۆڤەکە بشێلێ لەو کاتەدا تووشی شکان و برین و لەوانەیە گیان لە دەستدان بێ یعنی ئەمە بەس یەک لە هۆکارەکانی ئەوە نییە کە گاز لێ بگرێتن هۆکاری کەم کە دیاردەکی ناشارستانیە لە سەرجادەکان بۆیە ئەمە ئەبێ ئەو دیاردەیە بنەبڕ بکرێتن لەلایەنی پەیوەندیدارەوە و عێراقیش کە ئێستا بڕیاریدایە لە ناو ببرێن ئەو سەگانە ئەبێ کوردستان هەنگاوێکی بنێ یا ئەوتە پەیوەندی بە ڕێکخراوەکانی خێرخوازی بکاتە یا ئەوتە لە ڕێی ئەو ڕێکخراوانەی پەیوەندیدارە وەکو FAO یا پەیوەندی بە عێراقەوە بکە بزانانی ئەوان چ بەرنمەیەکیان هەیە بتوانێت بودجەی تایبەت بۆ ئەو لایەنە دابین بکاتن. بەڵێ دکتۆر دواڕێنمایی چی دەبێت؟ دواڕێنمایەکە ئەوەیە کە لەمە دوا ئەوە پێدەچێ ئەو نەخۆشیە مرۆ ئاژەڵی هاوبەشانەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە ئەنفلۆنزا سەرەتا دەستی پێکردوایە کۆرۆنا دەستی پێکرد ئێستا ئەو دیاردەی سەجی بەرەلایە کە لە جادەکان هەیە پاشی ئەوە ژوار نەخۆشی تر دانکەی مەیمون پیا بووە یعنی ئەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە ئەو نەخۆشی هاوبەشانە بۆیە حکومت ئەبێ بودجەکی تایبەتی کتوپڕ دابدرێ بۆ ئەوانە لە بەردەست بێ هەر شتێکی لەو بابەتە بوو هەنگاوی پێویستی بۆ بنرێتە بەر و تاوەکو بتوانین کۆنتترۆلی ئەو شتانە بکەین چونکە ڕێکخراوی لە ناوبردننی نەخۆشی هاربوون لە جیهان بەنیازە تا ساڵی 2030 کۆنتترۆلی تەواوی ئەو نەخۆشی هاربوونە بکە بۆیە دەکرێت حکوومەت یان لە ڕێگەی ئەو ڕێکخراوە ئاژەڵ دۆستانەی کە لە کوردستان وە خۆیان بەدا کۆچکاردا دێنن پەیوەندی بکەن بۆ ڕێکخراوانە بە یارمەتێک بێتن بۆ کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کاوەرزەی پزیشکی ڤێرتنەری پسپۆ شێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووین. زۆر سپاس بۆ ئێوەش. باز دکتۆر بۆ تای